باڵی کورسات جۆرێک بیرکردنەوەیان هەیە با بڵێن گردەکە جۆرێک بیرکردنەوەیان هەیە هۆکارەکە ئەمەیە لە ڕاست هەردوو لا جەخت لەسەر ئەو دەستورە دەکەنەوە کە نەوشیرە مستەفا دایناوە بۆچی ئەوە جیاوازی نەخێر هەردوو لا جەخت لەسەر ئەو دەستورەیە کاک نەوشیروان ناکەنەوە برادەرانی کورسات بەرنامەی تریان نووسیوە نەهجی سیاسی تازەیان هەیە با بڵێن لە خەمی خەڵک و گوزەرانی خەڵک و پەیوەندیەکانیان لەگەڵ دەوروبەرە زۆر جیاوازە لەو دیدگا سیاسیی کە کاک نەوشیروان لە ڕابردووە هەیبووە ئەوەی من بزانم چەند ڕۆژێک پێش بەستنی ئەم کۆنگرەیە جۆرێک مفاوەزات لە بینی هەردوو لامانە هەبوو وەک دەوترێت برادەرانی کورسات داوای بڕێک پارەیان کردووە بۆ ئەوەی بە تەواوی واز لە گۆڕان و لۆگۆی گۆڕان و ناوی گۆڕان بێنن بەڵام برادەرەکانی ئێمە با بڵێن ئەوانەی گردەکە ئامادە نەبوون هیچ نەتیجەیەک لەم کۆنگرەیە نابێت یعنی با بڵێن هەمومان ناتوانین بە یەکگرتووی بچینە دەرەوە بەڵام ئەتوانین باشتر جیابینەوە یعنی ئێمەش هەر ئامانجەکە شەرەوەی کە باشتر جیابینەوە لە ڕاست هەر ئەوەندە دەوترێت ئەو گرژی ئاڵۆزانی ژوورەوە برینداری لێکوتەوە تا چەند ڕاستامە نا هیچ بریندارێک نەبوو بەس یەکێک لە هاوڕێکانمان بەدەست پۆلیسەوە ئەزێت درا یعنی با بڵێن لە کە ناکۆچی هەبوو لەگەڵ ئەو برادەرانەی ترە هەر ئەوە بوو